مەترسیەکانی سەر قەوارەی هەرێم لە هۆشداریەکەی بلاسخارتەوە بۆ ڕاگەیاندنی مەترسی لە زاری ماتیۆ تۆلەر. دوێنێ ماتیۆ تۆلەر باڵوێزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شاری بەغداوە هاتە هەولێری پایتەختی هەرێم و لا کۆبوونەوەی لەگەڵ ژمارەیەک لە دەستگا میدیاییەکان ئاماژەی بەبوونی مەترسی جدی لەسەر قەوارەی هەرێم و دۆخی سیاسی و ئابووری هەرێم کرد و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدای بە پەیوەندی نائاسایی ناوبرد. شارپرێز زانیوێتی ماتیۆ تۆلەر لە سەردانەکەیدا بۆ هەرێمی کوردستان مەبەستێتی لەگەڵ بەشێک لە گەورە بەرپرسانی هەرێم کۆب بێتەوە و ڕەنگە لە دیدارەکانیدا هەمان ئەو مەترسیە بخاتە بەرچاوی بەرپرسانی هەرێم و باسی هەستیاری دۆخەکەیان لەگەڵدا بکات. ڕاگەاندنی ئەم مەترسیانە لە سەر قەواری هەرێمی کوردستان لە دوایەوە دێت کە لە ساڵی ڕابردوودا و لە کۆنفرانسێکدا لە شاری هەولێر جنین بلاسخارد نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە بەردەم بەرپرسانی باڵای هەرێمدا ئاماژەی بەبوونی مەترسی لەسەر قەواری هەرێم کرد و ڕایگەیان پێتان وا نەبێت تا سەر ئەم قەوارەیە بەم شێوەیە بەردەوام دەبێت و دەبێت بەزوویی کارێک بکەن بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و ئاڵنگاری و مەترسیەکان تێپەڕێنن. ئەگەرچی بەرپرسانی هەرێم و دامەزراوە فەرمیەکانی هەرێم بە شێوەیەکی جدی هۆشداریەکەی بلاسخارتیان وەرنەگرت و هیچ ئەنگاوێکی کردەیان نەنا باڕاستەی یەخستنی نێوماڵی کوردی و پێکەوە ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان لە بەرامبەردا لەبارەی پرۆسەی نەوتی هەرێم و بەشێک لە یاسا و بەندەکانی دەستور و ئەنگاوەکانی ئابووری سربەخۆ و دواتریش بابەتی غازی سروشتی دادگای فیدراڵی عێراق ژمارەیەک بڕیاری توندی لە دژی هەرێم دەرکردو. لە دوایین پێشهاتیشدا لە ڕێگەی وەزارەتی نەوت و کۆمپانیای نەوتی باکوورەوە مەترسی لەشکرکێشی و هێرشی چەکداری بۆ سەر بەشێک لە بیرە نەوتەکانی هەرێم هاتۆتە ئاراوە کە بەوتەی چاودێران ئەمە مەترسیەکی نوێیە و ئاوکاتی بوونی ئەو مەترسیەش قسەکانی ماتیۆ تۆلەر جۆرێک لە زەنگی توندی ئاگادارکردنەوەیە بۆ بەرپرسانی هەرێم کە ئەگەر فریای دۆخەکە نەکەون ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا ڕوبەڕووی ئاڵنگاری توند ببنەوە. هۆشداری ئەمریکا ناکرێت وەک هەر هۆشداریەکی ئاسایی تەماشا بکرێت چونکە ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان خاوەنی پێگە و ڕۆڵێکی گرنگ و کاریگەرە و بەشێک لە قسە و کردارەکان ئەو یەکلای دەکاتەوە و هیچ شتێک ناڵێت ئەگەر دڵنیا نەبێت لە بوونی ئەو مەترسیە جدیە. بەشێک لە شارەزایان و چاودێرانی سیاسی پێیان وایە دۆخی عێراق و گۆڕانکاری لە هاوکێشە سیاسیەکاندا بووەتە مەترسیەکی گەورە لەسەر قەواری هەرێمی کوردستان و ڕەنگە لە هەر کاتێکدا لە بەغداوە کار بکرێت بۆ زیانگەیاندن بە قەواری هەرێم ئەگەر نەگاتە ئاستی هەڵوەشانەوەی قەوارەکەش. لەو چوارچێوەیەدا سەرتیب جەوهەر ڕۆژنامەنووس و کادری باڵای یەکێتی ئاماژەی بەوە داوە کە لە دوای شکستی دەستپێشخەری هەر سێلایانی پارتی و سەدر و سوننەکان بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق هەرێمی کوردستان کەوتۆتە بەرهەڕەشە و مەترسیەکی نوێ کە بە هەڕەشەکردن لە دەست بەسەرداگرتنی بیرەنەوتەکانی خورمەڵە و بای حەسەنەوە دەستی پێکردووە و ڕەنگە کار بگاتە جوڵاندنی هێست. لەلایەکی ترەوە بەختیار شاوەیس پەرلەمانتاری پێشووی یەکێتی پێی وایە بەرپرسان و کاربەدەستانی هەرێم گوێ لەو هۆشداری و ئاگاداریانە ناگرن و قسەکەی ماتیۆ تۆلەریش وەک قسەکەی بلاسخارد بیری خەڵک دەبنەوە و لە کاری خۆیان بەردەوام دەبن و سەرنجام هەر قەواری هەرێم زیانی لێ دەکات. لەلایەکی ترەوە بۆردی توێژینەوەی دەستگای ستاندارد لەبارەی مەترسیەکانی سەر قەواری هەرێم و ڕێکارە نوێیەکانی بەغدا دژ بە هەرێمی کوردستان لە توێژینەوەیەکدا باسی لەوە کردووە کە بڕیاری دادگای فیدراڵی تاپۆیەکی ڕەشە لە گیرفانی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقدا و هەرکات بیانەوێت دەتوانن سەبارەت بە گرێبەست و شێوازی ڕادەستکردنی نەوت و پرۆسەی دەرهێنانی گازی هەرێم کار بکەن بۆ زیانگەیاندن بە هەرێم و گێڕانەوەی ئەو بابەتانە بۆ بەغداد. ئەگەرچی لە دوای قسەکانی تۆلەر تا ئێستا بەرپرسانی هەرێم هیچ قسەیەکیان نەکردووە و باسییان لە مەترسیەکان نەکردووە. ئێستا هەرێمی کوردستان کەوتۆتە قۆناغێکی نوێوە لە بەردەم مەترسیەکی نوێدایە و بە هەموو پێوەرێک پێویستە لەسەر بەرپرسانی باڵای هەرێم کە بە خێرایی بیر لە چارەسەر و ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان بکەنەوە و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەش پێویستە نێوماڵی کوردی یەک بخرێت و هەموو پێکەوە ڕوبەڕووی ئاستەنگەکان ببنەوە نەک بەو پەرتەوازەیەی کە ئێستا لە نێوماڵی کوردی و لە نێوان هێزە سیاسیەکان و شەقامی کوردیدا دەبیندرێت و تا سەر ئێسقان لە دژی یەک کار دەکرێت.